زۆرمان خۆش بوو ئێمە وەکو ئیدارەی پارێزگای هەڵەبجە ئەمڕۆ کۆبوونەوەیەکی ئاشتیانە، کۆبوونەوەیەکی مەدەنیانە، کۆبوونەوەیەکی ڕازگۆیانە لە ناخی دڵمانەوە هەڵقوڵێ بۆ هاوخەمی برایانمان، بۆ هاومعاناتی خوشکەکانمان، بۆ هاوکەسایەتی کەسەکانمان لە کوردستانی ڕۆژئاوا بکەین. بەوەی هاوخەمی خۆمان بۆ کەسانی ڕۆژئاوا، بۆ کوردانی ڕۆژئاوا، بۆ مناڵی سڤیل، بۆ ژنانی سڤیل، بۆ پیاوان، بۆ بەتەمەنەکان، بۆ گەنجەکانیان هاوخەم بین. هاوخەمی ئێمەی هەڵەبجەیی بۆ مرۆڤایەتیە، پێش ئەوەی بۆ بەشێ لە گەلەکەی خۆمان بێ، پێش ئەوەی بۆ بەشێ لە خاکەکەی خۆمان بێ. واتە خەڵکی کورد ئاشتی پەروەرە، خەڵکی کورد مسڵمانە، لە ئاینی ئیسلامیشا یەکەم شت بە سەلام و بە ئاشتی و بە برایەتی دەست پێەکە. ئەوە کوردی گەلێکی بندەستی پڕنەهامەتیە کە بە مانای وشە التیزامی بە ئاینی ئیسلامی پیرۆزەوە هەیە، بە مانای وشە ئیتاعەتی خواپەرستی و ئیتاعەتی نوێژ و ڕۆژ و خۆی ئەکات. بۆیە هیچ میلەتێک، هیچ دەوڵەتێک، هیچ نظامێک بۆی نییە بە ناوی هەندێ سوورەت و هەندێ ئاەتەوە ئێمە تەکفیر بکە و خۆیان بە ئیسلام بزانێ. بێ ئاەت بێنێتەوە و حەڵاڵی با بە هجومی ناشەریف و هجومی پڕ لە ڕۆحی فاشستانیان. ئێمە لێرەوە خەڵکی هەڵەبجە بەرامبەر گەلانی بندەست لە هەموو دنیا هاوخەم و هاودۆز بووین. بۆیە مافی خۆمانە ئەمڕۆ ئەم کۆبنەوەی بکەین، ئیستینکار بکەین و لەم کۆبنەوە لە شوێنی خۆمانەوە دەنگ هەڵبڕین، بڵێن ئێمەی کەسوکاری 5,000 شەهیدی چیمیاباران، ئێمەی ساحەبی ئەو هەموو تراژیدیایە داوا لە کۆماری تورکیاکەین بە دیالۆگ چارەکەسەری کێشەکانی بکە، واز لە شەڕ و تۆپ و تانک بێنێ. شەڕ و تۆپ و تانک لەم شارەی ئێمە تەجروبەیەکی مێژوویمان لەگەڵیایە بۆ حیزبی بەعەز نەچوە سەر. پێمان وانە بۆ کۆمارە دیموکراتی نوێیەکانیش جارێککە بچێتە سەر. بۆیە هیواخوازین ئێمە لێرەوە دەنگمان بخەینە پاڵدەی کوردستانی ڕۆژئاوا، کوردانی ڕۆژئاوا، خاچی بەشێ لە نیشتیمانە گەورەکەمان خاچی کوردستان، و بڵین ئێمەی سەرجەم لایەنە سیاسیەکان لە ناو پارێزگای هەڵەبجە بە ئیلمانی و ئیسلامی و ئاینی و غەیرە ئاینی، بە چەپ و ڕاست و بە هەموو ڕێکخراوەکانەوە، ئێمەی زانایانی ئاینی، ئێمەی مامۆستایانی فێرکەر و ئێمە لە بدنانانی نیشتیمانێکی نوێ داین. ئەم نیشتیمانە نوێیە بێبەش نییە لە خەممان بۆ بەشێ لە نیشتیمانەکەی ترمان کە کوردستانی ڕۆژئاوایە. ئێمە لێرەوە جارێکی تر داوا لە مامۆستایانی ئاینیەکەین لە مینبەرەکانیانەوە، داوا لە سیاسیەکانەکەین بە خیتابی سیاسی پڕنیشتیمانی و پڕوەتەنی خۆیانەوە، داوا لە ڕێکخراوەکانەکەین بە ڕوانینی مەدەنیانە و دیموکراسیانی خۆیانەوە، داوا لە ژنان و خوشکان و ئافرەتان و خوێنکار و قوتابیانەکەین بەو معاناتە گەورەی کە ئەگەر قوتابیە لەم قوتابیانە ئەمڕۆ نەیدی بێ باوکی دیوێتی، دایکی دیوێتی، ماڵی خاڵ و ماڵی مام و خەڵکی کۆڵان و گەڕەکەکەی دیوێتی، یەکدەنگ و یەک ریز بین، یەکدەنگ و یەک هەڵوێز بین تا بتوانین یەکەم بە پشتیوانی خوای گەورە کارێ بکەین هەم کوردستانی ڕۆژئاوا ئاسوودەیی، سەرفرازی، ئازادی باڵی بەسەرا بکێشێ،